خۆپێشاندانەکانی لێرە و لەوێ بەرامبەر بە ڕادەستکردنەوەی کۆچبەران لە سەرانسەری وڵات بەڕێوە چووە. هەندێک سیاسەتوان بە ئاشکرا ناڕەزایەتی خۆیان دەربڕیوە. ترس وەک یەک دەخاتە کۆمەڵگای هەم کوچبەران و هەم ئەوانەی کوچبەر نین، وا دەکات هەست بکەن لە ژێر هەرەشەین کە ئەوە لە سایەی فەرماندەی گشتی دۆناڵدە کە خەڵکی مەکزیک بە دەستدرێژی و تاوانبار دەناسێنێت. قوتابخانەکان، کلیساکان و تەواوی شارەکان لەنێو ئەوانەدا بوونا کە پێشنیار دەکەن مافی کۆچبەری بە کەسانی بێ بەڵگە یاسایی بدرێت. ئێمە دەرگاکانمان ئاواڵە دەکەین بۆ کۆچبەران. ئێمە خانوبەرە و خواردەمەنی و دام و دەستگایان بۆ دابین دەکەین بۆ ئەوەی کۆچبەران بتوانن هەست بە ئاسوودەیی و ئاشتی بکەن. بەڵام وەزیری گشتی داد دووشەمەوە بیری خەڵکی ئەمریکای هێناوە کە راپۆرت نەکردن لەسەر ئەو بیانیانەی تاوانبارن و سەرنجامی بەدوەدا دەبێت. لە ئەمەش زیاتر داوای وەزارەتی داد بۆ ئەو ناوەندانی دادوەری کە داوای یارمەتی دارایی لە وەزارەتە دەکەن ئەوەیە کە وەک مەرجێک بۆ وەرگرتنی ئەو خەڵاتانە بە ژێرەی یاسای 1373 ئەمریکا هەنگاو بنێن. ئەگەری لە دەستدانی یارمەتی فێدراڵ وای کردووە کە هەندێک شار نەبنە پەناگایەک بۆ ئەو جوورە کۆچبەرانە. بۆ ئێمە گرنگە خۆ لەو مەسەلە لادەین چونکە نامانەوەی هەرێمەتێکی فێدرال بخێنە مەترسی واتە ئەو پارەیە کە ئێستا دابین دەکرێت یان لە داهاتوودا پێمان دەگات. بەڵام کاردانەوەکە سەرانسەری نییە. ئەیالەتی مێریلەند کە ئاوسنووری پێتەختە خەریکی بەرنووسێکە کە هەموو ئەیالەتەکە دەکاتە پەناگایەک بۆ کۆچبەران. وەزیری دادگوتی کە ئەوە دەبێتە هەڵەیەکی گەلێک گەورە. دەتوانم بە جددی بە خەڵکی مریلان بڵێم تێبگەن کە ئەو وا دەکات ئەو ویلایەتە زیاتر تووشی مەترسی توند و توژی و تاوان ببێتەوە. ئەوە ڕێبازێکی باش نییە. سەرۆک ترامپ مانجی ڕابردوو بە کۆنگرێسی کوت کە بەڕێوەبەرایەتی ئەو وەڵامی داخوازەکانی خەڵکی ئەمریکا بۆ چەسپاندنی یاسای کۆچبەری و پاراستنی سنوور دەداتەوە. لە ڕێگای چەسپاندنی یاساکانی کۆچبەری ئێمە موچە بەرز دەکەین، یارمەتی بە بێکاری دەکەین و ملیاردەها دۆلار پاشەکەوت دەکەین. وا دەکەین کۆمەلگاکەمان بۆ هەر کەسێک جێگایەکی ئاسوودەی بێت. وەزیری دادی وڵات بەو ناوەندانەی دادوەری وڵاتی کوت کە لە هەوڵی پارێزگاریکردن لە کەسانی دەستدرێژکار دزی، تاوانی بەنگ و دەستدرێژی ناموسی و کوشتنیان لەسرە تەواوی کۆمەلگا دەخەنە مەترسیەوە کە کۆچبەرانیش دەگرنەوە.